عندي 17. حەفدە منداڵم هەیە گەورە و بچووکن و ژمارەی نەوەکانم گەیشتە 30 منداڵ و ئێستا پێویستم بە هاوسەرگیری دیکەیە چونکە دوژنم هەیە و مەنزەڵ دەبێت لەسەر 3 پێبوەستێ ئێستا 2 هاوژینم هەیە و پێویستی بە یەکێکی دیکەیە تاوەکو بە دروستی ڕاوەستێ لازم الجذر يقعد على 3. هسه الجذر مايل 2 ماخذ ضل بصفعه يراد وحدة يقعد عدل يتساوى. تەنیا 4 منداڵم هەیە بەڵام پشت بەخوا پرۆژەی هاوسەرگیریکردنی زیاترم هەیە ئەگەر بەدەست من بێت دەیگەێنم بە 30 بۆ 40 منداڵ و کێشەم نییە ئەگەر دۆخمان باش بێت لاریمان لە هاوسەرگیریکردنی زیاتر نییە و 2-3 هاوسەرگیری دیکە دەکەین. من وەکو تورکمانێک لە ماوەی ژیانی هاوسەرگیریدا 2 منداڵ دەخەمەوە لەبەر ئەوەی دەبێت بیر لە هەموو شتێک بکەیتەوە چ لە ڕووی کۆمەڵایەتی یان خێزانداریدا. هەندێک ڕەنگە داوامیان هەبێ بۆیە منداڵ ناخەنەوە هەرچەندە من هانی کچەکانم دەدەم منداڵی زۆریان هەبێ بەڵام نایانەوێ ئەوان تازە بوو کن و بیر لە منداڵی زۆر ناکەنەوە. لە ئێستاە من خێزاندار نیم بەڵام بۆ ئایندەش ئیتر حەسەب زروفی من لەوانەیە حەزم لە مناڵی زۆر نییە مناڵێک بۆ 2 مناڵ بۆ ناو شار 2 کچمەیە یعنی حەزمە کرد کوڕێک و کچێک وایە لەبەرەوەی ئیتر بەتەمای زیاتر نەبوومایە بەهۆی قورسی ژیانەوە تەبان واڵێن هەتا یعنی تربیەتدانی و بەخێوکردنیشی قورس بوو ئەگەر نا یعنی قورسی ژیان نەبووە لەواشی حەزم کردە 10 مناڵم هەبووە.